ئەم جۆرە ئەمە چییە و چی پێکرێت؟ ئەمە خۆی بۆ سەرباز بارکردنە ناقلە تەشخاص مدەڕعە. ئەم جۆرە چەکە لە ساڵی 1961 دەستیان کرد بە تەسمیمی ینی دروستکردنی چاک و ساڵی 1965 لە 1966 ئەمە هاتە مەیدانەوە باش ینی بەکار هاتە ناو سوپاکانەوە پێوترێ BMP1 ئەمە لە دەوری 7 مەتر و نیو درێژیەتی 30 ملیم درعی هەیە لە پێشەوە لە تەنیشتەکانەوە 20 ملیمە ئەمە بەس ئەستوریەکەیەتی بەڵێ بە ملیم حیسابیەکەین ئێمە قورسیشی لە دەوری 13 تەن و 200 کیلۆ بێتن ئەمە لەلایەن کۆمپانیایەک ینی موسینگەی دروستکردنی چەک و مەچینە لە یەکێتی سۆڤێت کۆن کە پێوەترا گۆرگان ماش زاڤۆرد لەلایەن ئەوانەوە تەسمیمی ئەمە کراوە دروست کراوە تەمان خۆی ئەمە 3 نەفەری تایە BMP یەکەمیان کە بڵین شوفێرە جێی دانیشتووی دووەمیانەوەی کە تۆپە کاردێنێتن سێمیان ئامری دەبابەکەیە کە لە سەریە بێتن تۆپێکی بچووکی پێوێ لە جۆری 73 ملیم بەڵام لێرە لەبان تۆپەکە گەرسەیکەی پارچەیە ئاسن هەیە ئەوە لەوێ موشەکێ داهاندرا پێوترا مالیۆتکە مالیۆت کالیێنانە داهاندرا ئەوە بە تەل ئیشەکە دژی تانک سوکەم تۆپە زەعیف و بەرامبەر بە تانک نەیەتوانی بەکار بێتن جگەلەوەی کەسێک کەسی تیا بوو بڵین 11 کەسێ گرت بەکارە هات بۆ سەرباز کە بگاتە سەنگەری دوژمن بەبێ ڕێکمە بەسمەوە بپرسم ئەمە بۆچی بەکاردەهات بە دیاریکراوی و عێراق لە چی شەڕێکا بەکاری هێناوە؟ ئەم BMP1 لە جەنگی عێراق و ئێران بە زۆری بەکار هات باشە بۆ بارکردنی سەرباز و لە ناو سووریا شەڕی ناوخۆی سووریا زۆر بەکاریان هێنا ئەمە وەکو بەجەناتم وت 13 تەن و 200 کیلۆ ئەبێتن 300 هۆرس پاوەرە مەچینەکەی زۆر سەریع لەسەر خۆڵ ئەتوانێ 65 کیلۆمتر بڕوە و جۆریشی هەیە لە BTR 234 ئەتوانێت سرعەتی بگاتە 125 کیلۆمتر لەسەر خیرە باش ئەمەیان ئەمان تانچی گازی لە بنەوە ئەبێتن لە پشتەوە تانچی گازی هەیە ئەو دەرگایانەی پشتەوە کە دەکرێتەوە تانچی گازە لەبانەوە قەباغی هەیە مەسەلەن دەرگایە دەکرێتەوە سەرباز دەتوانێت ئەو 11 سەربازە لێنانەوە سەر دەربکەن و شەڕ بکەن لە لاتەنیش شۆ پێم وابێ دەرگای بچووکە توانی کەلاشنکۆف دەربکەی شەڕی پێ بکەیت تقریبا 3 متر 6 سانتیم پانی کەمترە بەڵێ ئەم جۆرە بەڵام ێستا بەکار نایە ینی بڵێ چونکە تازە باسی مواسەفاتەکانیت کرد ینی ئەم ناقیلە ئەشخاصە خاڵی لاوازی چی بوو؟ خاڵی لاوازی ئەوەیە ئەمە لە پۆڵای ڕەق دروست نەکراوە ئەمە لە ئەلەمنیۆمە ئەلەمنیۆمی پرێسکراو زەخت دەکرێتن لەوە دروستکراوە بەرگەی تۆپ ناگرێ یانیکە لەو حادسانی کە باسی بکەین لە جەنگی عێراق و ئێران کە سەربازەکانیان پێیبارە کرد ئەم پێشە دەمەکەیان پڕەکرد لە گریس بۆی RPG کاری لێنەکە چونکە RPG کاری لێکە مەچینەکەی لە پێشەوەیە ئەمە لە دواوە نییە ئەمە شۆنی قەپاغی مەچینەکەیەتی لێرە دائەندرێ سەر شوفێر لە دواوە ئەبێتن هەروەکو وتم 20,000 دانە لەمە دروستکراوە 20,000 دانە لە جیهانە 20,000 دانە لەمە دروستکراوە دابش کردووە مەسر بە زواری وڵاتانی عربی کڕویەتی ینی عێراق سووریا مەسر ئەم جۆرەیان کڕیوە لە BMP1 بەڵام مۆدێلی تازەتری هەیە ئەو تۆپەی 73 ملیم بووەتە 100 ملیم لە هەمان کاتە لەگەڵ تۆپەکەیە دۆشکەیەکی 30 ملیمی لەگەڵایە لە BMP4 باش ئەوە بەکاری دێنن و لە شەڕی ناوخۆی سووریا بەکارهات PMP و زۆر باش چەکمان زۆر ماوە با بەسەریانە بڕۆین هەمووین بۆ ڕوون بکەیتەوە لە ڕاستیە جەنابێتی فەرموو لەگەڵم لەسەر ئەم تابلۆیانە کە لەسەری نووسراوە لەلایەن مۆزەخانەی ئەم نەسوورەکەەوە ڕوونکردنەوە بۆ کەسانی کە سەردانیەکەن دراوە هیچ تێبینیە کتەیە لەسەری یان هیچ ئەوەی کە زیاد ینی ساڵی دروستکردنی ساڵی 1970 بەس خۆی ئەمە لە 66 هاتە خزمەتەوە باشە ئەو ساڵانە هاتووەتە عێراقەوە کە وەری گرتووە
ئانی سێ کەس سایق و ڕامی و ئامرەکەی تایە هەش سەربازەگرێ بەڵام ئەتوانی زیاتر تۆپەکەی 73 ملیم ڕاستە پیکەیتی محوەری ئەوە پیکەیتی ئێمە بە کوردەواری خۆمان پێڵین بەگەتە ینی وەکو بیکەیسی بەکاردێتن لەبانی بەسەوەنەی هەیە کە ئەتوانێت موشکێکی مالۆتیکای هەڵبگرێ لە بان خۆی دژی تانک زیاد کرێت.